هاوشێوەی مانگی ڕەمەزان و ڕۆژانی ئاسایی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی لە ڕۆژانی جەژنیشدا بەردەوامن لە گەڕان و بەسەرکردنەوەکانیان بە مانجی پاراستنی تەندروستی هاوڵاتیان و ڕێگریکردن لە هەر جۆرە سەرپێچیەک کە ببێتە هۆی زیانگەیاندن بە بەرژەوەندی گشتی. لەم جەژنەشدا وەکو ڕۆژانی پێشووتر وەکو ڕۆژانی مانجی ڕەمەزان و ڕۆژانی پێشووتر لە مانجی ڕەمەزان و ڕۆژانی دوای ئەم جەژنەش ئێمە کار و چالاکیەکانی خۆمان بە پلان و بەرنامەی دیاریکرا و جێبەجێ کردووە و بەردەوامیشین لەسەر جێبەجێکردنی و بەشێک لە لیژنەکانمان ئەوانەی کە پەیوەنددارن بەکاری ئەو شوێنە گشتیانەی لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا خزمەتگوزاریەکانیان ڕوبەڕووی هاوڵاتیان واڵا ئەکەن و خزمەتگوزاریەکانیان پێشکەش بە هاوڵاتیان و پێشکەش بە گەشتیاران و میوانانی شاری سلێمانیەکەین. ئێمە بۆ هەر سێ ڕۆژەکەی جەژن پلان و بەرنامەی خۆمان هەبووە و ئێستش بەردەوامی لەسەر جێبەجێکردنی ئەو پلانە بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری ئەو ئامادەکاریانە بین و لە نزیکەوە ئاگاداری ئەو ڕێشۆرانە بین کە لەگەڵ بەر لە هاتنی جەژنی ڕەمەزان قایمقامێتی سلێمانی ئاگاداری دایە خاوەنی ڕێستۆرانت و چێشخانەکانی سلێمانی و پابەندی کردن بەوەی لە ڕۆژانی جەژندا شوێنەکانیان کراوە بێت بە ڕووی گەشتیاران و هاوڵاتیاندا. ئێستا لیژنەکانی چاودێری دەیانەوێت دڵنیا بن لەوەی کە بڕیارەکە تاچی ئاستێک جێبەجێ کراوە. لیژنەکانمان سەردانی سەرجەم چێشخانە و ڕێستۆرانت و کافتێراکانەکە ئەوانەی کە بەڵێنامان پڕگەدەوە کە لە مانگی کە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە کە شوێنەکانیان کراوە بێ وەرکەسێ پابەر نەبێ ئێمە بەڵێنامێکمان پێپڕکردوونەتەوە کە بڕی ملیۆنی دنا غەراماکرێ و شوێنانی کە بابەر نین بۆ ڕێنمایانەوە و ئێمەکو خۆمان لەگەڵ لیژنەوە بەشەکان و لەگەڵ کۆمەڵی چێشخانەکانە بە شوێکی بەرچاو سەردانی و شوێناناکەین بۆی بتوانین ئەوانەی کە نەیان کردوێتەوە کاری یاسایی لەگەڵ ئەنجام بدەین. بۆ چاودێریش بە هەمان شێوە لیژنەکانمان چاودێری سەرجەم چێشخانە و ڕێستۆرانت و شوێنە گشتەکانەکات لەبارەی نرخەکانەوە لەبارەی گرانیەوە وەر شوێنێکیش پابەندی ئەو نرخانە نەبێ ئێمە وەکو خۆمان هەڵسین بە داخزی شوێنەکەی. گەڕان و بەدواداچوونەکانی لیژنەکانی چاودێری لە ڕۆژانی جەژن و ڕۆژانی ئاساییدا ئامانجلەی ڕێگریکردنە لە هەر جۆرە سەرپێچیەک کە زیانی مادی و تەندروستی بە هاوڵاتیان بگەێنێت. مەریوان ئەبڵا، کورسات نیوز، سلێمانی.